Hello everyone, my name is Sirwan Kejo from VOA's Kurdish service. 6 months ago, سڵاو لە هەمووان من سیروان قەجۆم لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە. 6 مانگ لەمەوبەر و لەم هەفتەیەدا تالیبان دەستی کرد بەسەر حکوومەتەکەی ئەفغانستاندا. بۆ باسکردنی ئەوەی لەم 6 مانگەی ڕابردوودا چی ڕوویداوە، میوانداری عایشە تەنزیم دەکەم سەرۆکی بەشی باشوور و ناوەڕاستی ئاسیا لە دەنگی ئەمریکا. عایشە سوپاس بۆ ئامادەبوونت تۆ لە ڕۆژانی بەرایی دەست بە سەداگرتنەکە لە کابوڵ و لە شوێنەکانی تری ئەفغانستانیش بوویت و ئێستاش لەوێیت. گۆڕانکاریەکانی ئەم شەژمانگەی ڕابردوو چین؟ in Herat, where you are right now in the past 6 months. سپاس بۆ میوانداریەکەت. لە 15 مانگیەشتی 2021دا کاتێک تالیبان دەستی کرد بەسەر ئەفغانستاندا، لە سەرەتادا خەڵک واقیان وەرمابوو، نیگەران بوون. کەس نەیدەزانی تالیبان چی دەکات. کەس نەیدەزانی تالیبان بەرامبەر بە ژنان چی دەکات، نەدەزانرا تالیبان بەرامبەر بە دژەبەرەکانیشی چی دەکات، بە تایبەتیش لە بەرامبەر لەشکری ئەفغانستان بەڕێوەبەرایەتی نیشتیمانی ئاسایش و هێزە ئاسایشیەکان. جا خەڵک لە سەرەتادا لە ڕاستیدا ترسیان هەبوو لەبەر ئەوە خەڵک لە ماڵەکانی خۆیاندا خۆیان دەشاردەوە و نەدەهاتنە دەرەوە. لە یادمە یەکەم ڕۆژ پاش ئەوەی تالیبان دەستی کرد بەسەر شەقامەکاندا، شەقامەکان وەک بڵێ چۆڵ بوون. ئێستاش پاش 6 مانگ شەقامەکان چۆڵ نین. من لە کابول بووم، لە مەیدانی وەرداک و چەند شوێنێکی تریش بووم. ئێستاش لە هێراتم. شەقامەکان چۆڵ نین، بەڵام جیاوازن. 6 مانگ لەمەوبەر ژمارەیەکی زۆری ژنانت لەسەر شەقامەکان دەبینی، دەچیتە ئۆفیسەکان ژنت دەبینی و لە پریزگەکاندا پێشوازیان لێ دەکردیت. کاتێک دەچیتە ڕێستورانتێک و قاوەخانەکان ژمارەیەکی بەرچاوی ژنانت دەبینی. ئێستاش هەندێک ژن دەبینیت، بەڵام زۆر کەمترن بە بەراورد بە پێشتر. کاتێک دەچیتە ئۆفیسەکان و بە تایبەتیش ئۆفیسەکانی حکوومەت وەک ئۆفیسی وەزارەتی دەرەوە، ژنێکی زۆر هەبوون، بەڵام ئێستا ئەوەی جێی سەرنجە تەنانەت ئەو تەوالێتی بۆ ژنانیش تەرخانکرابوو داخراوە، چونکە ئێستا هیچ ژنێک لە وەزارەتەدا نەماوە. جا هەرچەندە ئێستا ژن لەسەر شەقامەکان دەبینیت و خەریکی بازاڕکردنن، بەڵام زۆر کەمترن بە بەراورد لەگەڵ پێشتردا و ژمارەیەکی زۆری ژنان لە کارەکاندا نەماون، بە تایبەتی لە وەزارەتەکاندا و تەنانەت لە ئۆفیسەکانی کەرتی تایبەتیشدا. دەبینیت زۆرێک لە ژنان جلوبەرگی خۆیانیان گۆڕیوە و زیاتر کۆنە پارێزانەیە. کاتێکیش قسە لەگەڵ خەڵک دەکەم، دەڵێن لەم کاتەدا کە ئابووری خراپ بووە و ڕێژەی فرۆشتنیش هەروە دێ و دادەبەزێت، بەڵام فرۆشتنی جلوبەرگی ئیسلامیانە وەک عەبا و بورکا زیادی کردووە. جا ئەمە یەکێکە لە گۆڕانکاریەکان. گۆڕانکاریەکی تریش لە ئەفغانستان ئەوەیە خوێندنگەکانی قۆناغی ناوەندی بۆ کچان هێشتا نەکراونەتەوە، هەرچەندە تالیبان پەیمانی دابوو لە مانگی 3دا بیان کاتەوە، بەڵام ئەوە 6 مانگە هەر داخراون. لە کاتێکدا کوڕان دەتوانن بچنە خوێندنگەکان و کچان ناتوانن. جا ئیتر پێویستە چاوەڕوان بین و بزانین تالیبان پەیمانەکەی خۆی بەجێدەگەیەنێت یان نا. Yeah, this is what I actually wanted to talk about. بەڵێ منیش دەمویست قسە لەسەر ڕۆژی ژنان بکەم بەلەوەی تالیبان دەست بگرێ بەسەر ئەفغانستاندا. زۆر ژن لە سەرانسەری وڵاتەکەدا باسییان دەکرد و نیگەرانیشیان دەردەبڕی لەسەر گۆڕانی شێوازی ژیانیان. تالیبان 4 چالاکوانی ژنیان ڕفاندووە. چ شتێکی نوێ هەیە لەسەر ئەو دۆسەیە و هەروەها بەگشتیش ڕۆژی ژنان چ جۆرە هەستێکیان هەیە، بە تایبەتی کە ئێستا تالیبان دەسەڵاتدار و فەرمانڕەواشە. Now that the Taliban is in charge. So you see the women there two categories. دەبینیت لە دۆسەی ژناندا لە ئەفغانستان دوو جۆر ژن هەن بۆ پێی قسەم لەگەڵ کردوون. ژنانی خوێنەوار بە تایبەتیش ئەوانەی لە ئۆفیسەکانی حکوومەتی پێشوو یان ئەوانەی لە زانکۆکان و لە کەرتی تایبەتدا کاریان دەکرد. نیگەرانێکی زۆریان هەیە لەسەر ئایندەیان. هەموو ئەوانش کە خوشکیان هەیە و لە قۆناغی ناوەندیدان، ئەوانیش زۆر نیگەرانن. جۆری دووهەمیش ژنانی ماڵەوەن و بە تایبەتیش ئەوانەی ڕوانینێکی زۆر کۆنە پارێزانەیان هەیە. نیگەرانێکی ئەو تۆیان نییە کە تالیبان دەستی گرتووە بەسەر وڵاتەکەدا، بەڵام هەموو ئەو ژنانەی پێشتر کاریان دەکرد نیگەرانیان هەیە لەسەر ئایندەی خۆیان، چونکە دەبینن کە ئیتر ناتوانن بگەڕێنەوە سەرکارەکانیان. قسەم لەگەڵ مامۆستایەکدا کرد، بەڕاستی دەگریا، چونکە ڕەوشی ئابووری زۆر خراپە و زۆربەی ئەو ژنانەی کاریان دەکرد بە تەنها بژێوی خێزانەکانیان دابین دەکرد و ئێستا بێکارن و ئەگەر کار نەکەن ئەوە خێزانەکانیان دەکەونە ڕەوشێکی زۆر قورسەوە. بەسەرهاتی ئەو خەڵکەمان بینیوە کاتێکە کچەکانیان دەفرۆشن، ینی کچەکانیان دەبەن و پارەیان دەدرێتێ و پێیان دەڵێن ڕۆژێک ئەو کچانە مارە دەکەن. راپۆرتیشان لەسەر ئەوەی خەڵک گورچیلە دەفرۆشن. ڕەوشە ئابووریەکە بۆ ئەندازەیە خراپە.
ڕێکخراوە نێونەتەوەیەکانی کۆمەککردن دەڵێن بە ملیۆنان هاوڵاتی ئەفغانستان لە برسیدا دەژین. بەدخۆراکی لە ناو منداڵاندا هەروادێ و زیاتر دەبێت. شتێک هەیە هەموو کەسێک باسی دەکات، جا پشتیوانی تالیبان بێت یان دژی تالیبان بێت، ئەویش سەختی و خراپی ئابووری ئەفغانستانە. Right, which is according to the UN. ڕاستە بە پێی نەتەوە یەکگرتوەکانیش ئێستا ئەفغانستان ڕوبەڕووی بەدترین قەیرانی مرۆیی دەبێتەوە. نزیکەی 23 ملیۆن کەس کە زیاتر لە نیوەی دانیشتوانی وڵاتەکەیە بەرەو برسێتی دەڕۆن. نزیکەی 9 ملیۆن کەسی تریش لە بەردەم مەترسی برسێتیدان. تۆ لە شەقامی ئەفغانستاندا چیت بینی؟ هیچ ئاماژەیەک هەیە بۆ برسێتی و برسێتی بوون؟ Hunger or starvation. I mean, you don't see it on the streets per se. ئەوە لەسەر شەقامەکاندا نابینرێت، بەڵام کە قسە لەگەڵ خەڵکدا دەکەیت هەستی پێ دەکەیت. بۆ نمونە قسەم لەگەڵ کوڕێکی منداڵدا کرد کە لە ناو پاشماوەکاندا شتی کۆ دەکردەوە، پێشتریش هەر هەمان کاری دەکرد. لێم پرسی گۆڕانکاریەکە چۆنە؟ وتی پێشتر پارەیەکی زۆری دەست دەکەوت، چونکە ژمارەیەکی زۆری قوتوی خواردنەوەکان لە ناو خاشاکەکاندا هەبوون. زۆر شتی تریشی تیا دەبوو کە پارەی زیاتری پێپەیدا دەکرد، بەڵام ئێستا خەڵک کۆکا و خواردنەوەکانی تر ناخۆنەوە. ئەمەش ئاماژەیە بەوەی خەڵک پارە خەرج ناکات. کاتێکیش قسە لەگەڵ خاوەن دوکانێکی بچوو یان خاوەن کارداریەکانی تریشدا دەکەیت، وەک من کردم، دەڵێن ڕێژەکانی فرۆشتنیان کەم بۆتەوە. یەکێکیان دەڵێت کارداریەکەی پشتیوانێکی باش بۆ ژیانی خێزانەکەی، بەڵام ئێستا پارەی خواردنێکیشی بۆ دەرناهێنێت. ئەمە ئەو بەسەرهاتانەیە کە بەردەوام دەیان بیستم. ئەوانەی پێشتر کاریان کارداریەکیان هەبووە دەیانتوانی بژێوی خێزانەکانیان دابین بکەن، بەڵام ئێستا پارێکی ئەوتۆ بەدەست ناهێنن و دەبێت قەرز لە پارەی پاشەکەوتکراوی خەڵکی تریش بکەن تا ئەو وڵاتە جێبهێڵن. ئەوانەی پارەیان هەیە دەیانەوێت بە هەر شێوەیەک بێت بگەنە ئەوروپا یان ئەمریکا. ئەوانەی پارێکی کەمتریان هەیە هەوڵ دەدەن بگەنە وڵاتی دراوسەی ئەفغانستان وەک ئێرانیان، پاکستانیان، وڵاتانی تر. بەڕاستی خەڵک نیگەرانیان هەیە لە ڕەوشی ئابووری. The US President Joe Biden has issued an executive order. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بڕیارێکی دەرکردووە بە پێی ئەو بڕیارە هەندێک لە پارە سڕکراوەکانی ئەفغانستان لە ئەمریکا بدرێت بە هەوڵەکانی بۆ ئاوادانکردنەوە دەدرێن و هەروەهاش بە قوربانیانی هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەر. 7 ملیارد دلار بڕەپارەیەکی زۆرە و تالیبان پێداگیری دەکرد تا ئەو سڕکردنە لا بدرێ. یەکەم، ئایا کاردانەوەی تالیبان لەسەر ئەو بڕیارە چی بووە؟ بێ لەوەش ئەم بڕیارە چ کاریگەریەشی دەبێت لەسەر ئەو قەیرانە مرۆییەی تۆ ئێستا بۆ باس کردین؟ Taliban's reaction to this decision, and how do you think this will impact the humanitarian crisis that you just described? Well, the Taliban, some Taliban officials, for example. هەندێک لە بەرپرسانی تالیبان لەوانە محەممەد نەییم و تەبێژی تالیبان لە دۆحا بە دزینی پارەی گەلی ئەفغانستان ناودێری دەکات. لەو ڕاگەیاندراوەیدا دەڵێت دزینی پارەی گەلی ئەفغانستان کە لەلایەن ئەمریکاوە سەرکراوە نزیمترین ئاستی ئاکاری و مرۆییە کە وڵاتێک تێبکەوێت. کاربەدەستانی تالیبان دەڵێن ئەوە پارەی گەلی ئەفغانستانە و ئێستا پارەی تالیبانە، چونکە لە دەسەڵاتدایە و پێویستە دەستی بۆ پارانە ڕابگات تا بتوانن کۆمەکی مرۆیی پێدابین بکەن بۆ خەڵکو و هەروەهاش تا بتوانن موچەی فەرمانبەرانیان بدەن لە حکوومەتدا، وەک مامۆستایان و کارمەندانی تەندروستی. بەڵام چونکە هێشتا لە حکوومەتی تالیباندا خەڵکانێک هەن سزایان لەسرە بەپێی یاسای نێونەتەوەی یان یاسای ئەمریکا، حکوومەتەکان و بانکەکان و هەموو لایەک زۆر دوودڵن لەوەی هیچ بڕەپارەیەک بخەنە دەست تالیبانەوە. هەر بۆ ێشا ڕێکخراوە نێونەتەوەیەکان لە هەوڵی پێکهێنانی کارێکی هاوتەری بدان تا ڕاستەوخۆ موچەی مامۆستایان و کارمەندانی تەندروستی بدەن بەبێ گەڕانەوەی بۆ لای حکوومەتی تالیبان. بەڵێ حکوومەتی تالیبان بۆ بڕیارە خۆشحاڵ نییە. But yes, the Taliban government's not happy about this decision. Now, there is the ISIS threat also in Afghanistan. لە ئێستادا هەڕەشە و مەترسی داعشیش هەیە لە ئەفغانستان. هیچ شتێکی زانیوە لەسەر هاوکاری نێوان تالیبان و حکوومەتی ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی داعش یان ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر لە ئەفغانستان؟ Not yet. I haven't heard anything officially, and I هێشتا نا. هیچ شتێکی فەرمیم بەگوێ نەکەوتووە. پێم وابێت هێشتا کەمێک زووە. لەوانەیە بەرەو پێشچوونێک هەبێت، لەوانەیە هاوکاریەک بێتە ئاراوە، بەڵام ئەوە هەر تەنها شیانێکە و هیچی تر. دەیڵێمەوە هێشتا زووە. پاش ئەوەی تالیبان دەستی گر بەسەر ئەفغانستاندا، هێشتا زۆرێک لە حکوومەتەکانی وڵاتان سەر و سەودا لەگەڵ ڕەهەندەکانی ئەو دەست بەسەرداگرتنەدا دەکەن. بەردەوام داواش لە تالیبان دەکەن
تا پەیمانەکانی خۆی بەجێ بگەێنێت لەوانە ڕێگە نەدات تیرۆریزم خاکی ئەو وڵاتە بەکاربهێنێت دژی هەر وڵاتێکی تر. داعش ئەو مەترسیەیە کە تالیبانیش بە مەترسی بۆ سەرخۆی دەزانێت، چونکە داعش بڕوای بەوە نییە تالیبان حکوومەتێکی ئیسلامی بێت. داعش پرینسیپە ئیسلامیەکانی تالیبان ڕەت دەکاتەوە. جا کاتێک باز دێتە سەر چەکدارەکانی تالیبانیش، ئەوە چەکدارەکانی داعش بە دوژمنی خۆیان دەزانن. گەورە ڕێبەرانی تالیبانیش ئاماژەیان بۆ کردووە کە دەیانەوێت بە قورسی لە داعش بدەن. ئێستاش پاش ئەوەی تالیبان دەستی گرتووە بەسەر ئەفغانستاندا، ژمارەیەک هێرش ڕوویان داوە بۆ سەر مزگەوتەکان و داعش بەرپرسیارەتی خۆی لەو هێرشانە ڕاگەیاندووە. یەکێک لەو هێرشانە هاوکاتی پرسەی دایکی زەبیحوڵڵا موجاهید بوو کە یەکێکە لە ڕێبەرە باڵاکانی تالیبان. ژمارەیەک هێرش کراونەتە سەر تالیبان لەلایەن داعشە و تالیبانیش داعش بە دوژمن دەزانێت. عایشە تەنزیم سەرۆکی بەشی باشوور و ناوەڕاستی ئاسیا لە دەنگی ئەمریکا لە شاری هێرات لە ئەفغانستان میوانی ئەم دیمانەیە بوو. عایشە سپاس دەکەم. سپاس بۆ میوانداریەکەت.